کۆمپانیای یوتەلساتی فەڕەنسی کە ساڵی ڕابردوو پەخشی هەردوو تەلەڤیزۆنی نەورۆز و مەدنوچەی ڕاگرت، ئەم ساڵیش بە درێژەدان بە بازاڕی بەرژەوەندی خوازی لەگەڵ دەوڵەتی تورک لە ڕۆژی 14 نیسان بە نووسراوێکی فەرمی بڕیاریدا بە داخستنی هەرسێ کەناڵی ستێرک تیڤی، ڕووناهی تیڤی، نیوز چەناڵ. کۆمپانیای نیوتەلسات کۆمپانیایەکی وڵاتێکی ئەوروپیە و هەرسێ کەناڵەکەش ناوەندەکانیان لە وڵاتانی ئەوروپایە. ئەو ئەوروپایی کە بانگەشەی دیموکراسی بوونی خۆیان دەکەن، بەڵام ڕێگا بە پەخشی کەناڵە کوردیەکان نادەن و لە پێناو بەرژەوەندی مادی خۆیاندا بە ڕێبازێکی نایاسایی دایان دەخەن. پێشتریش لە کاتی داخستنی پەخشی مەدنوچەدا ڕۆدۆلف بەڵمەر بەڕێوەبەری گشتی یوتەلسات ڕایگەیان کە بە بڕیاری ڕاگررتنی پەخشی مەدنوچە لەسەر داوای دەوڵەتی تورکیا بوو. بەلمەردانی بەوەشدانا کە لەبەر ئەوەی ژمارەیەکی زۆر لە کەناڵەکانیان لە تورکیادان ناچارن بڕیارەکانی بەرپرسانی تورکیا قبول بکەن. داوا لە وڵاتانی ئەوروپی و بە تایبەت فەڕەنسا و کۆمپانیای یوتەلسا دەکەین کە بە هەڵوێستەکەیاندا بچنەوە بۆ دروست نەبوونی نیشانەی پرسیار لەسەر ئەو دیموکراسیەتی کە بانگەشەی بۆ دەکەن فەرمانی ڕاگررتنی پەخشی ئەو کەناڵە کوردیانە ڕابگرن.